بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە بەرنامەی کتێبنما بە ئەوەی بەڕێز دەگەینەوە لە بەرنامەی کتێبنما بە سپۆنسەری ناوەندی ڕێنوێن سنتەری خاڵ سنتەری زەهاوی هەر جارەی بە ئامادەبوونی یەکێک لە نووسەر یا وەرگێڕی یەکێک لەو کتێبانەی کە لەلایەن ناوەندی ڕێنوێن یاخود سنتەری زەهاوی یا سنتەری خاڵ بڵاوکراونەتەوە قسە دەکەین. لە تازەترین بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری و هزری خاڵ دیوانی شعری گەردانە پێکدێت لە کۆکراوەی شعرەکانی شاعری کورد وەرزێر حەمەسەلیم کۆمەڵکوژی کورد لە جەنگی ئێران عێراقدا پێکدێت لە توێژینەوەیەکی مێژووی سیاسی عادل سدیق عەلی نووسیوێتی فەرهەنگی قورئانی پیرۆز پێکدێت لە لەگدانەوەی وشە و دەستەواژەکانی قورئانی پیرۆز بە زمانی کوردی مستەفای سەیدمینە نووسیوێتی چاوەڕوانی بەرهەمی نوێ بن لە کتێبی خاڵ. تامەزرۆی بۆ عیشق و محەبەتی ئیلاهی و تونیەتی بۆ خۆشەویستی ئازیزی ژیان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەوە دەخوازێت لێمان کە بکۆشین بۆ جوانبینی و جوان نیشاندانێکی دینی پڕ لە جوانی و لێوان لێو لە زەریفی و جەماڵ کە بەردەوام پڕشنگی جەماڵ و کەمالی ئیلاهی تێدا بدرەوشێتەوە و پڕشنگ بهاوێ دینێکە عەقڵ و ئاوەزمان ببزوێنێ و بنیشێتە سەر دڵان و ببێتە نووری دڵ و چاو و ژیانمان دینێکە خۆمان و ژیان و مرۆڤ و سروشتمان لا خۆشەویست کات دینێکە خۆشەویستی و محەبەتێکی ئیلاهی وامان پێخەڵات بکات کە ئامادە بین لە پێناویدا گەورەترین سەرمایی بوون و ژیانمان ڕۆحمان لە پێناویدا بەخت بکەین تا ببینە مای خۆشبەختی بۆ خۆمان و ئەوانی تر بە بەشێکە لە پێشەشی کتێبی جیلوەی جەماڵ کە لە نووسینی بەڕێز مامۆستا مودریک عەلی عارفە کە پاش کەمێکی تر لەگەڵ بەڕێزی سەوباسێک لەسەر کتێبە دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. لە تازەترین بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری شارستانێتی ئیسلامی هۆیەکانی داڕمان و پێویستی بۆ چاکسازی لێکۆڵینەوەی مێژوویی ئاینی سیاسی دکتۆر محەممەد عومەر شابرا نووسیوێتی و دکتۆر هێرش محەممەد ئەمین لە زمانی عەرەبیەوە وەریگێڕاوەتە سەر زمانی کوردی پەیوەندەکانی نێوان دایباب و منداڵ ڕێبەرەکە بۆ پەروەردەکردنی منداڵان لە نووسینی دکتۆر هیشام تاالب دکتۆر عەبدولحەمید ئەبوو سولەیمان دکتۆر عومەر تاالب وەرگێڕانی دکتۆرە بێخاڵ لەتیف محیەدین زانا مەحموود حەسەن ئازاد عەلی محەممەد بەردەوام بەرهەمی نوێ لە سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز لە بەرنامەی کتێبنماوە کتێبی ئەم جارەمان کتێبی جیلوەی جەماڵە وەکو گوتم لە نووسینی بەڕێز مامۆستا مودریک عەلی عارفە بەر لەوەی بسمەلای بەڕێزیان بۆ قسەکردن لەسەر ئەم کتێبە حەز دەکەم کەمێک لەسەر کتێبەکە قسە بکەم هەڵبەت ئەم کتێبە وەکو گوتم جیلوەی جەماڵ پیاسەیەک بەدەم عیشوە و نازی عاریفانەوە لە نووسینی بەڕێز مامۆستا مودریک عەلی عارفە و لە ئەو کتێبانەیەکە لەلایەن ناوەندی ڕێنوێنەوە بڵاوکراوەتەوە ژمارە 1299 ساڵی 2018 پێدراوە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان جۆری کتێب عیرفان و معنەویەتە قسە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا مودریک عەلی عیرفان کە ئێستا لەگەڵمانە زۆر سپاس دەکەین مامۆستا بۆ ئامادەبوونت زۆر سپاس دەکەین من کەمێک لەبارەی کتێبەکەوە لەبارەی دیوە تەکنیکەکەی کتێبەکە قسەم کرد لەگەڵ بەڕێزی زۆرتر لەسەر ئەم کتێبە لەسەر ناوەڕۆژی کتێبەکە لەسەر مانە و مەدولاتەکانی ئەم کتێبە ئینشاڵڵا لەگەڵ بەڕێزە زیاتر قسە دەکەین با لە عنوانی کتێبەکەەوە دەست پێ بکەم کە لای من وروژێنەر بوو جیلوەی جەماڵ
ئەم عنوانە ناسکە ئەم ناو نیشانە ناسکە بۆ ئەم کتێبە بۆ بناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوی خۆی گەورە لە جەنابت و هاوکارانت لێرەشەوە لە ڕێگەی جەنابیشتانەوە سڵاو و ڕێزمانەیە بۆ تەواوی بینەرانی کەناڵەکەتان و بینەرانی ئەم بەرنامەی کتێبنمایە. جیلوەی جەماڵ ناوی کتێبەکە ئەگەر بە تەوفیقی خۆی گەورە و یارمەتی خۆی گەورە ئینشاڵڵا ئەبێتە کتێبی یەکەم لە زنجیرەیەکی لەو بابەتە کە زنجیرەی جلوەی ڕەحمەت ئەبێت. عنوانەکە لە ڕنگدانەوەی ناوەڕۆکی کتێبەکەی لە کۆی ئەو بابەتانی کە لە کتێبەکەدا هاتوون بەو ئاراستا ئەڕوان کە جیلوەی جەماڵ نیشان بن کە مەبەست جیلوەی جەماڵی ئیلاهیە لێرەدا. ئەو عنوانەمان بۆیە هەڵبژاردووە ئەمانەوێت ئەوەندەی کە خۆی گەورە تەوفیق بات و قووەتی ئێمە بشکێ بە سەریدا و سەلیقەی سوودوەرگرتنمان لە دین و دینداری هەبێت هەوڵەدەین ڕووی جوانی دین بەو شێوەی کە شیاوە و ئەکرێت جوانتر لە جاران بیبینین ئەوە بخەینە ڕوو. لە ڕێچیەوە مامۆستا نیشاندانی جوانیەکە لە لندا هەیە لە ڕێچیەوە دەتانەوە نیشانی بدەن لە جلوەی جەماڵدا ئەوەی کە ئێمە بگەڕاوین زیاتر تەرکیزی سەرەکیمان لەسەر قورئانە ئەو ڕەحمەتەی کە نامەی ڕەحمەتی خوایە وەکوڵێ بۆ بەشەریەت بۆ مرۆڤەکان خۆی گەورە خۆی یەکێک لە ئەوڵناوە جوانەکانی ئەلجەمیلە مادام خۆی جوانە ئەبێ مەخلوقاتەکانیشی جوان بن مادام خۆی جوانە ئەبێ کارەکانیشی جوان بن حتمەنیش کەوایە ئێمە بە حکمی ئەو زروف و بارودۆخی کە تێیەکەوین مرۆڤەکان زۆر جار تەڵخ ئەبینین یان شت ئەشێوێنین لە خۆمان یان کزی چاومان کزی قووەی بینینمان بە ئاراستەیەکە ئەمان بات کە جوانی حەقیقیەکانی دین نابینین یان جوانی جەماڵی ئیلاهی نابینین جوانی ئەو دینەی کە خوا بۆی ناردوین لێمان ئەشێوێت یان تەڵخ ئەیبینین پێویستمان بە گەڕانەوەیەک هەیە بۆ ئەم بینینی ئەم جوان بینێنانە بەداخەوە لەم ئێمە کەوتونێتە سەردەمێکەوە کە ڕووی دین خەریکە ناشرین ئەکرێ ڕوخساری دین دەقەکانی دین ناشرین ئەکرێ خۆیەکمان پێ ئەناسێنن کە خوایەکە هەمیشە جەبارە منتەقیمە متەکەبرە خوایەکە کە هەمیشە بەدەسەڵات و قەهر و تووڕ و تووڕە و توندوتیژە دینێکمان پێ ئەناسێنن کە دینی شمشێر و شەڕ و ئاژاوە و کوشتن و بڕینە کە ئەمە هەمووی لە دوو ڕوانگەوەیە بەشێکی لە هەڵەتێ گەشتنەوە لە دین و تەفسیری هەندێک لە دینداران بە تەفسیرێکی هەڵە بۆ دین بەشێکیشی لە نەیارانی دین بۆ شێواندنی سومعی دین و دینداری هاتوون ئەم وێنە ناشرینیان لە دین پیشانداوە ئێمە مارەسی خەڵی هەندێک مسلمانی ژەمە ئەوە بەشێکی سەرەکیەتی کە ئاماژەم پێدا کە بەشێکی دیندارەکانن وێنەی دینمان تەفسیری دینمان خراپ کردووە احتیاجمان بەوە هەیە بینەوە بۆ ناو ڕۆحی دین لەباتی لە ئەحکامی دینەوە لە ڕووکاری دینەوە سەیری دین بکەین بچینە ناو کرۆکی دینەوە کە دنیایەک جوانی و جەماڵیتیایە و ئەم خوایە ئەم جوانیانەی پیشان داوین لە ناو دینەکەیە لە ناو کۆی دینەکانیا و بەگشتی و ئەم دینیایین ئیسلام بەتایبەتی زۆر باشە. چیرۆشی ئەم کتێبە جیلوەی جەماڵ چییە لەم کتێبەدا چیت باس کردووە بەڕێزت یانی هەوڵ درراوە کۆمەڵێک بابەتی جیاواز لە گۆشەنیگای جیاوازەوە بڕوانین بۆ دین بڕوانین بۆی ڕووی ڕەحمانیەتی خوای گەورە بۆ ڕووی جەماڵی خوای گەورە کە جوانی سروشت و ژیانمان پێ پیشانەدات لەما ئێمە هەوڵمانداوە لە چەند تەوەرەیەکەوە بدوێین تەوەرە مەسە هەر لەوێەوە دەستمان پێ کردووە دین قابلیەتی ئەوەی تایە لەگەڵ هەموو زروفێکە خۆی بسازێنێ ینی بگونجێ لەگەڵ هەموو زروف و هەموو هەلومەرجەکە بگونجێ لەگەڵ کۆی معدەنی ئینسانە جیاوازەکاندا بۆ کۆڵێ ڕێگەی دینداریش بە ئەندازەی ڕێی بە ئەندازەی نەفسەکانە بە ئەندازەی ئینسانەکانی یاخود بە ئەندازەی هەناسەی ئینسانەکانە الطرق إلى الله بعدد أنفاس الخلائق بۆیە هەر یەکێکمان لە ڕێگەیەکەوە ئەمانەوێ نزیککەوینەوە لە خوایە لە دین تێ بگەین هەموو ئەمانە قابلی ئەوەن بمانگەیەنن بەخوا بەڵام کام ڕێگەیان بە جوانتر ئەمانگەیەنێ کام ڕێگەیان بە سالمتر ئەمانگەیەنێ کام ڕێگەیان لە ڕێگە تێیکردنمانە لە زەد ئەبین لە ئازارەکانی لەو ئازارانیش کە لە ڕێگەکە پێمانەگا وەکو چۆن کەسێک عاشقێک کە ئەکەوێتە بۆ لای معشوقەکەی ئەگەر چی ڕێگەکەی بەناو بیابانێکی شاگوزەر بکات و بەناو دڕک و داڵ و هەوراز و نوشێوە بڕوات و زەجریشی توش بێت و
ئەوانە بەڵام مادام ئەزانێ بۆ لای یار ئەڕوات لەزەت لەم زەحمەت و ماندووبوونەی ژەڕوا ئێمە هەوڵمانداوە لە چەند گۆشەیەکی جیاوازەوە باسی ئەو جوانیانەی دین بکەین بۆ باسی ئەو ڕەحمەتەی خوا بکەین کە پێی بەخشیوین لە ناو دینە و بەداخەوە بڕێکیمان بیر چووەتەوە بڕێکیمان لێ شێواوە بڕێکیشیان لێ شێواندوین زۆر چاکە بە زمانێکی عێرفانیانەش هەڵبێت بە زمانێکی ناسکی عێرفانیانە بۆچی ئەم زمانەت هەڵبژاردووە ینی خۆ دەزانی زمانی نووسین جۆرا و جۆرە بۆ ینی تەرکیز لەم کتێبەدا زۆرتر لەسەر زمانێکی عێرفانیە زمانی عێرفانی زمانی دڵە قسەکردنە لەگەڵ دڵە ئێمە زۆر جار زانستیانە قسە کراوە لە بابەتەکان لە ڕووی فقهیەوە قسە کراوە لەسەر بابەتی دین لە ڕووی ئەکادیمیەوە زۆر شت کراوە لە ڕووی مێژوویەوە زۆر شت وتراوە کە هەر کەسە و بەجێی خۆی خزمەتی خۆی کردووە و ئەوانەش ضرورن ببن بەڵام قسە بۆ ئەوەی بنیشێتە دڵ ئەبێ لە دڵەوە دەربێت زمانی عیرفان لەبەرەوەی زمانێکی ناسکە ئەدوێ لەگەڵ دڵی ئینسانەکانە ئەدوێ لەگەڵ ڕۆحی ئینسانەکانە بۆیە زووتر گریمانەی چەسپان و نیشتنە سەر دڵی هەیە بۆیە هەوڵماندا و ئەوەندەی کە خوا تەوفیقی یابین بەو زمانە بدوێن و بەو زمانە بینوسین هەر ئەو شتانن ڕەنگە بەشێکی هەر ئەو بابەتانە بن کە لە ڕووی فقهیەوە لە ڕووی زانستیەوە قسەیان لەسەر کرابێ بەڵام هەوڵمانداوە بەم زمانە دایڕێژین بۆ ئەوەی هەموو توێژە جیاوازەکان لەزەتی لێبن مەسە زمانی زانستی هەموو کەسێک قۆی ناشکێ بەسەریا زمانی فقهی هەموو کەسێک قۆی ناشکێ بەسەریا بەس زمانی عرفانی و زمانی ئەدەبی بیخوێنەرەوە بۆ خوێنەوارێکی گەورە یا خوێنەوارێکی گەورە خۆی بیخوێنێتەوە لەزەتی لێ ئەبات سوودیشی لێ ئەبات بیشی خوێنەرەوە بۆ نەخوێنەوارێک تۆ بۆی بخوێنەوە کە خۆی توانای خوێنەواریشی نەبێت و قابلیەتی زانستی علمیشی کەم بێت بەڵام لەبەرەوەی قسە لەگەڵ دڵاکە ئەریشێتە سەردڕی جیاوازی زمانی عرفان لەمایە لە یەک کاتا دوو هەدەفە پێکێ هەم سوود ئەگەیەنێ هەم چێژەگەیەنێ بە خوێنەرەکەی یان بە بیسەرەکەی زۆر چاکە مامۆستا جیلوەی جەماڵ پیاسەیەک بەدەم عیشوە و نازی عاریفانەوە لەم کتێبەدا بەڕێزت دەتەوێت چ جۆرە پیاسەیەک بە عیشوە و نازەوە بە خوێنەرەکانی بکەیت پیاسەیەکی نەرم و هادێ وەکو چۆن ئەولیاکانی خوا خۆشەویستانی خوا پیاوچاکان عاریفان ئەتقیا هەوڵیان داوە نەرم نەرم بڕۆن بۆ لای خوا و وەکو ئەڵێ ڕاکن بۆ لای خوا نەگڕاکەن لە خوا ئێمە یەکێکە لە عینوانەکان کە لە ناو بابەتەکانە ئاماژەمان پێکردووە بەڕاستی ئێمە زۆر ترسێنراین لە خوا ناوەجو بالله وەکو ئەڵێ خوامان لێ کرا بە دێوەزمەیەک هەمیشە باسی جەهەنەممان بۆ کراوە هەمیشە ترسێنراین لە جەهەنەم لە تووڕەیی لە خەشم و قەهری خوا ئەمە بەجێی خۆیەتی خوا خەشمی هەیە تووڕەیی هەیە قەهری هەیە عەزابی هەیە دۆزەخیشی هەیە بەڵام لە پەنا ئەوە خوای گەورە ڕەحمانیەتی هەیە مهرەبانیەتی هەیە ڕوئەفەتی هەیە لوتفی هەیە ودی هەیە مەحەبەتی هەیە عشقی هەیە مەغفرەتی هەیە هەموو ئەم شتە جوانانەی هەیە بەهەشتێکی هەیە پانتاییەکەی لە ئەرز و ئەسمانەکان فراوانترە خوا ئەیەوێت خەڵکانی بەندەکانی بەرەو بەهەشت بخاتە ڕێ نایەوێت خەڵکی بۆ دۆزەخ بڕوا بۆیە ڕێگەی چوون بۆ بەهەشتی فراوانتر کردووە پانترە و ئاسانتریش و تەختریشە چۆن ئەگەر کەسێک چاکەیەک بکە هەر بە ئەوەی لە دەقی قورئانە هەمانە کەسێک عەفوەن خراپەیەک بکە تاوانێ بکە بە یەک تاوان بۆی ئەنووسێ ئەگەر قەتڵێکیش بێت بەڵام ئەگەر کەسێک زەردەخەنەیەک بکات بەڕووی برایەکیدا بەڕووی ئینسانێکی تردا ئەگەر قومێک ئاو بدا بەدەست گیاندارێکەوە ئەگەر ئیماتەت الئەزایەک بکە وەکو ئەڵێ بەردێک لەسەر ڕێگەیەکە لابا حەدی ئەقەلی یەک بەدە بۆی ئەنووسرێت پەلانی کەمەوە دەی ئەمە ینی خوا هەر ئێوێ زۆرینەی بەندەکانی بۆ بەهەشت بڕۆن مەگەر کەسێک نەیەوێ وەکو ئەوەی لە حەدیثێکە ئاماژەی بۆ کراوە كل أمتي يدخلون الجنة إلا من أبى قيل ومن يأبى يا رسول الله قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى كوابو خوا ئەوەیەک نقطەی دووەم کە من زۆر گرنگە بەلامەوە سەرنجی بین ئێمە ئەسماء الحوسنای ناوە پیرۆزەکانی خوا ئەوڵ ناوە جوانەکانی خوای گەورە یەکێکە لەو شتی زۆر باوە و هەمووشمان بایەخی پێ ئەدەین و بەکاری هێنین لە دوعا و لە ئەزکار و ئەورادمانە چەندێک سەرنجمان داوە لەم ئەسماء الحوسنایە لە ناو ئەسماء الحوسنا چەند دانەیان صفاتی قەهری خوای گەورەن چەندێکیشیان صفاتی ڕەئفەت و لطف و مەرحەمەتی خوای گەورەن چەند دانەمان هەیە وشەکانی هاوشێوەی ئەلجەبار و ئەلمونتەقیم و ئەلمتەکەبر و ئەلمذل و ئەوانە بێت چەندێکیشیان باسی الرحمن و الرحیم و الودود و الرؤوف و الصبور و ئەم
ئاوەڵناوە ناسکانن دەبەسە کە ڕەحمەتی خوا سبقت غضبي إن رحمتي سبقت غضبي. غضبي وإن رحمتي وسعت كل شيء يكشتي تر والله لو والله وانا كزور زور قرنقة بلا موا أويش بريتية ولا والله جوانا كاني خواي قورا أو أماجي من أداتك أبيت زياتر باز للرحمانية جمالي خوابكين صفاتي توري تشبيه نبي ولله المثل على حتى لإنسان كانيشا صفاتي توربون أبي عرزي بيت كاتي بيت صفاتي تولص النوا أبي كاتي بيت صفاتي وكو السزادان أبي كاتي بيت بلام صفاتي مهرباني صفاتي آشتي صفاتي رزقرتن صفاتي محبة نواندن أبي أما هميشيبن لخواي قوريشا ولله المثل على وكو بيشتر أما جنبيدا ئاوایە صفەتی تووڕەیەکانی کەمترین وەختی تووڕەیە باشە مامۆسای بەڕێز لە نووسینی ئەم کتێبە بەڕێزت پشتت بە ئازمموی خۆت بەستووە یاخودیان کۆمەڵی سەرچاوە دوجار ناوڕۆژ ئەم کتێبیان پێکێناوە ئەم کتێبە لە چی لە هەردووکیان بەشێکی ئەوەیە ئەوەنەی کە خوا تەوفیقی یاوێنی بە درێژەی ئەو تەمەنەکەمەی کە هەبووە لە خوێندنەوە لە نووسین لە گوێگرتن لە کەسانی بەتوانە و بەقابلیەت لە ئەوانە ئیسفادەیەکی زۆر لەوە کردووە ئیسفادەی سەرەکیم بەڕاستی لەم بابەتە لە ئاەتەکانی قورآنی پیرۆزە و هەوڵم داوە زۆرترین ئیستیدلالەکانیش بە قورآن بهێنمەوە و لە ڕۆحی دینەوە ڕوانین بۆ دین نەک لە کاکڵی وەکوڵە لە ڕووکەشی دین و توێکەڵی دینەوە هەوڵم داوە لە ناوەڕۆکەوە لەواوە بڕوانین و بەشێکیشی هەوڵم داوە ئەزمموونێکی دیندارانەی کەم ئەوەنەی کە خوا تەوفیقیاوە هەستم کردووە ئەم نەوعیەتە دینداریە لە زەدەداتە ئینسان ئارامی و ئاسوودەیی ئەبەخشێتە ئینسانەکان پێم خۆش بووە ئەم لەزەتەی کە چەشتومە ئەگەر بە جورعەیەکی کەمیش بێ بیگەێنم خەڵکی هاندەم بۆ ئەو ڕێگەیە ڕەنگە خۆم نەمتوانی بێ وەکو پێویست لەزەتی تەواو بەم بەڵام خەڵکی کە بکەوێتە سەر ڕێگەکە دڵنیام ئەوان زیاتر لە زەکەواتە وەکو چۆن ئێمە لە بەردەم کتێبێکدان کە ناونیشانەکەی ناونیشانێکی ناسک و عیرفانیە جلوەی جەماڵ پیاسەیەک بەدەم عیشوە و نازی عاریفانەوە هەروەها بابەتەکانی ناویشی ینی هەمان تابعیان وەرگرتووە کە تابعیشی نەرم و ئینشاڵڵا لەو ئاستا بێت و لە ئاستی حوسنوزەنی جەنابەت و خوێنەرانی کتێبەکە بێ هەوڵم داوە کە ئاوا بێت چەندێ موفق بووین چەندێ پێکاومانە ئەوە ئەمێنێتەوە بۆ بە ڕێزانی کە کتێبەکە ئەخوێننەوە و سەرنجی لێدەن و ملاحظە تێبینیان بۆی ما بەسا وەکو چۆن ینی عنوانەکە ناونیشانی کتێبەکە جلوەی جەماڵ جێگەی سەرنج و هەروە ئیساری تێدایە هەروەها کە سەیری نێو کتێبەکەش دەکەین ناونیشانی بابەتەکانی لە هەمان کاتدا ئەم شتەش جارێشکیانی هەست پێ دەکەینەوە ینی ئیسارە هەیە ینی بنمونە لە لاپەڕە هەشتاویەشی ئەم کتێبە بەڕێزت لێشی لە عنوانەکاندا نووسیوتە مۆسیقا و خۆراشی ڕۆح و ئارام بەخشی دڵ ینی ئەم ئیسارە و ئەم تەشویقە بوو یەکێک لەو شتانەی کە خوا بەخشیوێتی بە ئینسانەکان فیترەتە فیترەتی بەشەرەکانیش بەکۆ بەگشتی لەگەڵ شتی ناسک و جوانیە تەبایە سازە لەگەڵ ناسکیە سازە لەگەڵ جوانیە سازە لەگەڵ میهرەبانیە سازە لەگەڵ محەبەت نواندن و عشق نواندنە سازە لەگەڵ ئەو شتانەی کە ئارامی و ئاسوودەیی پێ ئەبەخشن ئێوە لە قورئانی پیرۆزە هەمانەکە ئەفەرمێت ئەلا بذیکری اللهی تەطمئن القلوب بەیادی خوا بە حەتمی کە دڵەکان ئارامەگرێت شتێکی بەدیهیە ئەمە شتێکی بەدیهیە کە بەیادی خوا دڵەکان ئارامەگرێت بەڵام خوا نەیفەرمووە تەنیا بەیادی خوا دڵەکان ئارامەگرن شتی تر نییە کە ئارامی ببەخشێتە ئینسانەکان و دڵەکان ئارام بگرن شتانێکیش کە مادام خوا خوڵقاندوونی ئارامی ئەداتە ئینسانەکان مەسەلەن لە حەزەیەک هەیە لەوێەوە من چوون بۆی لە سروشتەوە چوون بۆی دەنگی خۆش ڕەنگی جوان ئەمانە لەزەت ئەبەخشنە ئینسان وەکو چۆن تامی خۆشی خواردن لەزەت ئەداتە زمان و گەدەی ئینسان و چێژی لێ ئەبات ئەبێ شتێکیش هەبێ ئەم گوێیە لەزەتی لێ ببات کاتێ ئەیبیسێت ئەبێ شتێک هەبێ ئەم چاوەکە بیبینێ لەزەتی لێ ببات و ئاسوودە بێ وەکو ئەڵێ چاوێنەها بۆ ئەفەرمێت ثلاثة يفرح بها البدن الماء والخضراء والوجه الحسن سيشد هيا كإنسان وكولباني إنسان بيد الخوش كامران بيد أو
ئیسراحە دەتاتە گیان والخضراء سەوزایی بینینی سەوزاییات دکتۆرەکانیش ئەڵێن بۆ چاو باشە والوجه الحسن و ڕووی جوان و شیرینیش چاو وەکوڵە تێرەکات لەزەتی ئەداتێ سروشتیش ئاوایە پێویستی بەوە هەیە مادام گوێ یەکێکە لەو هۆکارەکانی لەزەت بردن دەی مۆسیقاش یەکێکە لەو شتانەی بە گوێ ئەبیسترێت لە دەنگی سروشتەوە کێ هەیە لەزەت دەما لە دەنگی بولبولێک لە جریوەی مەلێک لە گمەی کۆترێک لە قاقبەی کەوێک لە هاژەی ئاوێک و تابگەیەک ئەمانە لەزەتی لێ ئەبیت بێجگاوە کێ هەیە لەزەت نەبات لە بکۆڵێ تریقەی پێکەنینی مناڵێک مادام ئەمانە تریقی لەزەتی لێ ئەبەی ئەی مۆسیقایەک کە دەنگت بۆ دەرەکە بەشێکی ئەو دەنگانەی لە مۆسیقاکان ئەدەریێت وەکو ئەڵێ ئەزمون وەرگرتنە لە دەنگە سروشتیەکانەوە هاتووە ئەم مۆسیقایەت ئەیکاتە نۆتەیەک و بۆت ئەژەنێت ئەمە لەزەتت لێ ئەبا و ئارامیت پێ ئەبەخشێەوە من بڕوام وایە لە هەموو لەحظەیەکە ئینسان ناتوانێت بە قورئان لەزەت ببات جاری وایە احتیاجت بەوەی گوێ لە مۆسیقایە بگیری جاری وایە احتیاجت بەوە هەیە گوێ لە لاواندنەوەی دایکت بگریت جاری وایە احتیاجت بەوە هەیە عەفوەن گوێ لە نەرمەسۆزێکی پیرێک بگری کە دەنگی گڕ بۆ و وەکوڵە قەرخەی قورگیەت بەڵام کە وەختێک وەرەیەکت بۆ ئەکا سیاچەمانەیەکت بۆ ئەڵێ ئەزانی لە دڵیەوە ئەڵیەت ئێتە کسپە لە دڵی تۆ هەڵاسی زۆر چاکەمە بەس هەست ناکەی لە هەندێک لە ناونیشان و بابەتەکان خوێنەر تووش چەشە دەکەی دوازار ڕەنگە خۆشت تووشی چێشە ببی بن منە لە لاپەڕا 95 لە لاپەڕە 95 جیلوەی جەماڵ بەڕێزم نووسیوتە لە مەولوددا من پەیڕەوی عیسای مەسیحم خۆ دەزانی هەندێ هەل لە بنەڕدا لەگەڵ خودی مەولود خۆیان کێشەیان هەیە موسڵمانیشن و دوازار ڕەنگە زۆرینش لەگەڵ بڕگەی دووەم ئەوەی کە نووسیوتە من پەیڕەوی مەسیحم دوازار ینی تووشی ئشکال و پرسیاری گەورە گەورە ببنەوە ینی ئەم کێشەیەت بۆچی بۆ خۆت دروست کردو ئەم کێشەیە بۆچی بۆ خوێنەر دروست دەکەی عەرزم کردی هەر لە سەرەتاوە کە من هەوڵم داوە لە ڕوانگەی جەماڵی دینەوە لە ڕوانگەیەکی عرفانیەوە بڕوان ئەمە پەیوەندیشی بە جەماڵی دینەوە ئێجا عەرز دەکەم یان لە ڕوانگەیەکی عرفانی و معنەویەوە بڕوانم بۆ بابەتەکە ئەویش ئەمەیە بابەتی مەولود مەسەن یەکێک لەو کەسانەی بابەتانەی کە جەدەلی لەسەرە من هاتووم قەناعەتم وایە مەولود یادی شکرگوزاری فرستادەیی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئێمە لەو ڕۆژا کە ئێمە یادی ئەوەکەینەوە خۆیان شکرت ئەەکەین کە پێغەمبەرێکت بۆ ناردین ببێتە فریاد ڕەسمان و وەکو ئەڵێ پەیامێکمان بۆ بێنێت تا ئێمە لە زەلالەوە ڕێنمایی بکا بۆ نور و ڕووناکایی دووەم بڕگەی دووەمی بۆ ئەوەی زۆر تەفسیلی نەدەمێ خوێنەر دوایی خۆی بچێ بە شوێن بابەتەکانە وەڵامی پرسیارەکانی بە جددیتر بۆ تەفسیلتر دەزەکەوێت بڕگەی دووەم وتومە لە مەولوددا من پەیڕەوی عیسای مەسیحم بەداخەوەم زۆر جار ئێمە ڕۆشنبیرمان خطابی دینیمان واعظمان مامۆستای ئاینیمان قەڵەم بەدەستەکانمان کاتێک یادی حەزرەتی مەسیح و سەری ساڵی زاینیەتە پێشەوە ئەکەوینە زەم و زەمکاری ئەکەوینە شکاندنی ئەو یادە و ئیهانەکردن لەبەرەوەی هەندێشتی ناباشی تیاکرێن نا ئێمە بین ڕۆ جوانەکەی پیشان بین ڕووی جوانی ئەم یادە چۆن جوانەکرێت حەزرەتی عیسایش پێغەمبەرێک وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لا نفرق بین أحد من رسله نابێ فەرقیان بخەین لە کۆی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلام زۆربەیان موژدەی هاتنی پێغەمبەری ئێمەیان داوە عەلەیهی السەلام یەک لەوانەیشە پێغەمبەرانی ئولول العەزم بە تایبەت حەزرەتی عیسای مەسیح تەنیا مژدەکەی ئەو دەرج کراوە ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد أو مژدەی هاتنی پێغەمبەری من ئێمەی داوە دەی من شوێنکەوتەی حەزرەتی عیسای مەسیحم چونکە ئەو مژدەی داوە کە پێغەمبەرێک دوای خۆی یەت شوێنی کەون دێکەوا بووم شوێنکەوتەی حەزرەتی عیسام بۆ ئەوی شوێنی پێغەمبەری خۆمان کردەوە عەلەیهی السەلام کاتمان نەماوە بەداخەوە دەتەوێت دوای قسەی خۆت لەسەر جیلوەی جەمال کە بەڕێزت نووسیوتە بیکەی بە خوێنەران چی دەڵێ لە ئومێدەوارم خۆی گەورە تەوفیقی یابم بەشێک لە ڕووی جوانی دینم پیشان دابێت و ئەو بەڕێزانی کە ئەی خوێندنەوە هەم لەزەتی لێ بن هەم سوودی لێ ببینن توانی بێتم وەکوڵێ گۆشەیەک جورعەیەک لە ڕەحمانیەتی خوا و جەماڵی خوا و جلوەیەکی کەم لە جەماڵی دین و ناسیەکانی و زەریفەکانی دینم پیشاندا بێ سوپاس و دەستخۆشی بۆ جەنابیشتان سوپاس بۆ بیسەرانەیش کە هاوڕێمانە بن دانیشن زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز گەورە تەوفیقیان باد هەر کەسێک بتوانێت لەزەتی لێ زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا مدریک عەلی عارف نووسەری کتێبی جیلوەی جەمال پیاسەیەک بەدەم
عیشوە و نازی عریفانەوە زۆر سپاسان دەکەم. سپاس بە هەروەها سپاسی بەڕێزیەکەم بینەران تا لە بەرنامەیەکی تر پێتان دەگەمەوە هەموو لایەک بە خوای گەورە دەست پێرم خواتان لەگەڵ.